کۆڵبەری گێڕانەوەیەک لە هەژاری نادادپەروەری و مەرگ لەسەر سنوورەکانی کوردستان لە شوێنێک لە نێوان شاخە بەردینەکان و ڕێگە مینڕێژکراوەکاندا هەزاران مرۆڤ ڕۆژانە کێبڕکێ لەگەڵ مەرگ دەکەن، هەڵبەت نەک بۆ قازانج، نە بۆ قاچاقچێتی، نە بۆ کۆکردنەوەی سەروەت و سامان، بەڵکو تەنیا بۆ پەیداکردنی پاروەنانێک کە بیخەنە سەر سفرەی منداڵەکانیان. ناوی ئەم کارە کۆڵبەریە، بەڵام لە ڕاستیدا کارێکی زۆرەملەیە لە ڕێگەوبانەکانی مەرگدا. راپۆرتەکانی کۆڵبەرنووس نیشان دەدەن کە دەستدرێژیکردنە سەر گیانی کۆڵبەران ڕووداوێکی بەهەڵکەوت و ناوبەناو نییە، بەڵکو ڕەوتێکی سیستەماتیک و دووبارەبووەیە. لە 15 گەلاوێژی 1405 هەتاویدا حەسەن مستەفازادە کۆڵبەری 49 ساڵە و باوکی 3 منداڵ لە سنووری هەنگەژاڵەی بانا بە تەقەی ڕاستەوە خۆی هێزەکانی پاسەوانی سنوور گیانی لەدەستدا. سەرەتا بردیان بۆ بانە و دواتریش بەهۆی سەختی برینەکانیەوە ڕەوانەی تەورێز کرا. هیچ کەس نازانێت ئەو بارودۆخە چۆن ڕوویدا، تەنیا ئەوەندە دەزانین فیشەکێک جەستەی ئەوی پێکا، هەژاری نەیکوشت. ڕۆژێک پێشەوە گۆران خدر لە هەمان ناوچەکرایە ئامانجی دەستڕێژی گولە. بەختیار ئەمینی بەهۆی تەقینەوەی مین پێیەکی لەدەستدا. لە یەکی گەلاوێژدا سوهەیل فیردەوسی گەنجێکی 18 ساڵەی گوندی دزاوەر بە فیشەکێک بەرزکی کەوت لە هەمان سادە گیانی لەدەستدا. سیویەکی پوشپار ڕەسوڵ قەلەندەری کۆڵبەرێکی تەمەن 21 ساڵەی قوتور دوای ئەوەی بە چەند فیشەکێک ئاگادار کرایەوە، بەڵام بەداخەوە بە دەستڕێژی گولە کەوتە ئامانج و بە شێوەیەکی بەبزدایانە کوژرا. ئەمانە تەنیا چەند ناوێکن، چەند ڕوخسارێکن لە نێوان سەدان کەسدا. بەپێی ئامارەکان لە ساڵی 1404 هەتاویدا لانیکەم 57 کۆڵبەر لە سنوورەکانی ئازەربایجانی ڕۆژاوا، کوردستان و کرماشان کوژراون یاخود بریندار بوون. ئەم ژمارەیە تەنانەت ئەگەر تەنیا بەشێک لە ڕاستیەکانیش بێت، ئەو پەڕی کارەساتێکی ئاشکرا دەردەخات. کۆڵبەری پیشە نییە، پیشەواتە ئاسایش، بیمە، گرێبەست، موچەی دیاریکرا و ئەگەری گەڕانەوەی بێمەترسی بۆ ماڵەوە. کۆڵبەری هیچ کام لەمانە نییە. کۆڵبەر مرۆڤێکە کە لە بەرامبەر کرێیەکی زۆر کەمدا بارێکی قورس لە ڕێگا سەخت و شاخاویە بەستەڵەک و من ڕێژکرا و پڕ لە بۆسەکانی مەرگ تێپەڕ دەکات و سەرجەم مەترسیەکان لەسەر شانی ئەون. بەڵام بۆ کەسێکی کە هیچ سەرچاوەیەکی تری داهاتی نییە، هەرم کارە پڕمەترسیە تەنیا ڕێگای زیندومانەوەیەتی. هەژاری سنوورەکانی تەمەنی بەزاندووە، تازەلاوانی تەمەن بچووک، پیاوانی سەروی 60 ساڵ، ژنانی سەرپەرشتی بنەماڵە، گەنجانی خوێندەواری زانکۆ کە دوای تەواوکردنی خوێندن دەچنە ڕیزی لەشکری ئەم بێکارانەوە. لە گوند و شارە سنووریەکاندا نەبوونی کارگە، نەبوونی سەرمایە گوزاری، نەبوونی ژێرخان و نەبوونی بازاڕی کار خەڵکی بەرەو کارێک پاڵپێوەناوەکە کۆتایی هەر سەفەرێکی دەکرێ مەرگ بێ و کەم ئەندابوون یان ژیان لەگەڵ ئازاری هەمیشەییدا بێت. لەلایەکی تری ئەم پەیوەندیەدا بازرگانان و دەڵاڵان وەستاون و قازانجی سەرەکی بەدەست دەهێنن بەبێ ئەوەی تەنانەت یەک هەنگاو بڕێگای پڕمەترسی کۆڵبەران دابڕن. کۆڵبەران هێزێکی کاری کرێگرتن کە پشکێکی زۆر کەمیان لە بەهای ئەو ئاڵوگۆڕانە دەست دەکەوێت، بەڵام هەموو مەترسیەکان لەسەر شانی ئەوانە. بەم حاڵەشەوە بەرپرسانی کۆماری ئیسلامی بۆ پاساوی تەقەکردنەکان کۆڵبەران بە قاچاقچی دەناسێنن، گەڕانەوەیەکی کە بەنقەست جیاوازی نێوان کۆڵبەری لە ڕووی ناچاریە و قاچاقی ڕێکخراو دەشارێتەوە. قاچاقی ڕێکخراو پێویستی بە تۆڕێک لە دەسەڵات، سەرمایە و دامەزراوە فەرمی و نافەرمیەکان هەیە، شتێکی کە کۆڵبەران نەهەیانە و نەڕۆڵێکی یەکلاکەرەوەشیان تێیدا هەیە. لە ناوچە کوردنشینەکان سیاسەتی گەشەپێدانی ئابووری شوێنی خۆی داوە بە ئەمنیەتکردن. خەڵک لە ناو کارگا، قوتابخانە، نەخۆشخانە و ژێرخانەکان ڕوبەڕووی بازگەکانی پشکنین، سنووردارکردنی هاتوچۆ و مەترسی تەقەکردن دەبنەوە. ئەنجامی ئەم سیاسەتە ڕوونە. پەرەسەندنی هەژاری، وابەستەی زیاتری خەڵک بەکارە پڕمەترسیەکان و زیادبوونی ژمارەی کۆڵبەران. کۆڵبەری ئاکامی هەژاری، بێکاری و نادادپەروەری پێگاتەییە. تا ئەو کاتەی هەژاری بەسەر ژیانی خەڵکدا بێت، قەدەغەکردنی کۆڵبەری بێ پێکهێنانی ئەڵتەرناتیڤ و جێگرەوەیەک تەنیا گوشارەکان زیاتر دەکات.
کۆتاییهێنان بەم ڕێگای مەرگە پێویستی بە سیاسەتێکە کە ژیان و کەرامەتی کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان بەسەر قازانج سەرکەوت و ئەمنیەتیکردنی ناوچەکەدا لە پیشینەتردا بنێت. کۆڵبەران نەتاوانبارن و نەمەترسی ئەمنین، ئەوان لە زومرەی کرێکارە لە بیرکراوەکانی ئابوووریەکی نەخۆشن و تا ئەو کاتەش کە دەنگی ئەوان نەبیسترێت سنوورەکانی کوردستان هەروە وەکو ڕێگای مەرگ دەمێنێتەوە.